پێشوازیمان کرد لە بەشێک لە ئەفسەرانی هێزی پێشمەرگەی کوردستان کە بە نوێنەرایەتی هێزی پێشمەرگەی کوردستان هاتبوونە ئەیرا یاداشتێکیان پێشکەش کردین و لە ضمنی یاداشتەکانە کۆمەڵێ داخوازی و داواکاریان هەبوو. خۆشبەختانە هیچ شتێک لە هیچ خاڵێک لە داواکاریەکانان داواکاری شخصی نەبوو. هەموو ئەو داواکاریانە داواکاری گشتگیری بە سیستەماتیکیکردنی هێزی پێشمەرگەی کوردستان بوو. بەشێکی زۆر لە داواکاریەکانن ئەوەیە کە لە بڕیاری ژمارە 19 تەمموزی ساڵی 2014 پەرلەمانی کوردستانە هەیە، مەثەلەن پێشخستنی وەزارەتی پێشمەرگە لە ڕووی موچەی مانگانیان لە پێش هەموو وەزارەتەکانی تر بە نیشتمانی و بە سیستەماتیکیکردنی هێزی پێشمەرگەی کوردستانە و یەکخستنی هێزی پێشمەرگەی کوردستانە و دابینکردنی نەسریە و خوتورەی هێزی پێشمەرگەی کوردستان و هەروەها جێبەجێکردنی موچە و ئەوانە لە کاتی خۆیدا، هەروەها بەرزکردنەوەی پلەی هێزی پێشمەرگەی کوردستان و تێوەنەگلانی هێزی پێشمەرگەی کوردستان لە خۆپیشاندانەکاندا و هەروەها تێوەنەگلانی هێزی پێشمەرگەی کوردستان لە پرسە سیاسی و حیزبیەکاندا. بەشێکی زۆر لەم یاداشتەی کە ئەو ئەفسەرە بەڕێزانە دایانەتێ وەکو باسم کردن هەم لە یاسای ژمارە 38 ساڵی 2007 هەیە و هەم لە بڕیاری ژمارە 19 هەیە بۆ یەخستنی هێزی پێشمەرگەی کوردستانە. وەکو وتیشم ئەم داواکارانە داواکاری گشتگیرین و هەموو مایەی دڵخۆشین. جا بۆیە ئێمە یاداشتەکەمان لێ وەرگرتن دوای قسە و باس و مناقشەیەکی زۆر کە لەگەڵ هاوڕێیانم لە نوێنەرایەتی فراکسیۆنە جیاجەکانی کوردستان بە تایبەتی ئێمەی کە لە لیژنەی پێشمەرگەی پەرلەمانی کوردستانی ئەو یاداشتەمان وەرگرت. ئێمە یاداشتەکەیان لە ڕێگەی لیژنەکەی خۆمانەوە دەینە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان وەزای دەلیەوە بە لایەنی معنی کە وەزارەتی پێشمەرگە و ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانە بۆ باشترکردنی ژیان و گوزەرانی پێشمەرگە